خەبابی کوڕی ئەڕە دەفەرمێ جارێکیان مشریکین ناڕەحەتی زۆریان بۆ هێنابوو، عەذابێکی عەجیبیانەدا، زۆر بە توندی لێیانەداین و لێیانە کوشتین، ناڕەحەتیانە کرد بە شێوەیەک دایکی عەمماریان پاڵ خست و بە مناڵەکەی ناوسکیەوە بەڕەم کوشتیان و بۆ شێوە بیلالیان عەذابەدا و عەمماریان عەذابەدا. ئەفەرمێ هاتین بۆ لای ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم لە ناڕەحەتیە، هاتین وتمان یا رسول الله ألا تستنصر لنا، وتمان أي رسول الله صلى الله عليه وسلم بۆ داواناکەی لە الله جل جلاله سەرمان خە. فەرمێ وكان متكئا فجلس، رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ شانی دایا بوو، ئەنجا دانیش بە تەواوی. پاشان فەرمووی إن من كان قبلكم كان أحدهم يوضع المنشار على مفرق رأسه فيخلص إلى قدمه. بەڕاستی ئومەتانی پێش ئێوە مسڵمانەکانیان مشاریان لە سەرسەریدا ئەنا هەتا وەکو پێکانی دوو پارچە جیانە کردەوە. تەمان لە ڕیواەتی ترا هاتووە قاچ و دەستیانە بەس بە ئەسپە و جیانە کردەوە لێک، هاتووە بە مشار جیان کردوونەتەوە لێک. لە ڕیواەتێکی ترا فەرمێ فيحفر له الحفر، چاڵیان هەڵەکەن فيوضع فيه، یان خستە ناوی بە سەری بەدەراوە بوو، سەریان قاشە کرد بە مشارەکە دووکەرتیانە کرد، مشاری کارەباییش نا ئەوی بەدەسەی جوو بێنە پێشاوی خۆت. ئەم کابرایە لە دینەکەی وەرناگەڕا. پاشانە فەرمێ ويمشط بأمشاط الحديد، فەرمێ بە هەمان شێوە بە شانەی ئاسن گۆشتەکەیاندا ئەماڵی گۆشتەکەیاندا ئەماڵی، ئەو شانەیە نوکەکانی تیژ بوو ئەچووە ناوەوە، دەمار و ماسولکە و پێست و گۆشت و تا سەرێسپانەکەی ڕۆی هەر هەمووی دا ئەماڵی. ئەفەرمێ ولا يصرفه ذلك عن دينه، نە ئەوەی کە سەریان بە مشارەکرد بە دوو کردەوە، نە ئەوەشی لەشیان دا ئەماڵی، هیچیان پێوە نەئێشت، هیچ شتێ لە دینەکەی وەری ناگێڕە. ئانێ بڵێ چۆن تەحملی ئەمەیان کردو، ئینسانەی بە بیرۆڕایەکی دروست و تەوحیدێکی دروستەوە دوژمن زەفەری پێباوەی کوژێ لە کاتی کوشتنەکە هیچ ئازارێکی پێ ناکات، هیچ ئازارێکی پێ ناکات. الله جل جلاله ئەو بەڵایی کە تووشی بووە لەسەری لایە، تەنانەت کۆمەڵێک تایبەتمەندی هەیە وەکو ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم باسی کردووە کە ئەفەرمێ للشەهیدی لە ڕیواتەکە 9 خصال، لە ڕیواتەکە 7 خصال، 7 دانە تایبەتمەندی، لە ڕیواتی ترا 9 دانە تایبەتی، لەگەڵ یەکەم قەترەی خوێنە بەهەشت دەبینێ، ئازاری چی؟ بۆ تایبەتمەندی یەکەم.